ئیسرائیل 12,000 خاکی سووریای بەزاندووە، شەڕعیش هێزی نوێ بەرەو سنووری کورد بەڕێ دەکات. حکوومەتی هەرێم لەبارەی موچەی فەرمانبەرانی هەرێم بڕیار دەدات. باخچەلی دەڵێت ئەمریکا هەسەدەی فرۆشتووە و کەجەکەش هەڕەشەی کۆتایی هێنان بە پرۆسەی ئاشتی دەکات. لە کاتێکدا سوپای سووریا و گروپە چەکدارەکان سەرقاڵی کۆکردنەوەی هێز و شەڕن لە دژی هەسەدا لە باکووری سووریا، لە باشووری سووریا سوپای ئیسرائیل بە ئارەزووی خۆی جوڵە دەکات و هیچ هێزێک ڕێگری لێ ناکات. بە گوێرەی ئامارەکانی ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ، تەنها لە ماوەی 12 ڕۆژی سەرەتای ئەم ساڵدا سوپای ئیسرائیل 21 جار سنووری پارێزگاکانی دەرحا و قونەیتەرەی بەزاندووە و چواتە ناو خاکی سووریاوە. بابەتەکە تەنها چوونە ناوە و ئەنجامدانی دەوریە نییە، بەڵکو هێزەکانی ئیسرائیل بە ئارەزووی خۆیان بازگەی سەربازی دادەنێن، ماڵان دەپشکنن و خەڵک دەستگیر دەکەن. ئەوە لە کاتێکدایە لە دوێنەوە گروپە چەکدارەکانی سەر بە حکوومەتی کاتی سووریا ژمارەیەکی بەرچاو لە هێز و چەکی قورسیان بەرەو سنوورەکانی هەسەدا لا دێرحافر و بەنداوی تشرین بردووە. هاوکات هەسەدەش ئامادەکاری تەواوی بۆ هەر هێرشێکی لە ناکاو کردووە. سبەی دوای ماوەیەکی دوور و درێژ ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان کۆ دەبێتەوە بەپێی کارنامەی کۆبوونەوەکە دوایین بڕیار لەبارەی چارەنووسی دوو موچەفەوتاوەکەی ساڵی ڕابردووی فەرمانبەران دەدرێت کە بەهۆی پابەند نەبوونی هەرێمی کوردستان و درەنگڕادەستکردنی نەود لە ساڵی ڕابردوو نەدراوە. بەڵام حکوومەتی هەرێم تاوکوێستا هیچ پابەندیەکی لەبارەی ئەو دوو موچەیە نەخستۆتە سەرشانی خۆی. کۆبوونەوەکە لە کاتێکدایە شارەکانی بەغدا لەسەر هەرێم لەبارەی داهاتە نانەوتیەکان کە ڕادەستی بەغدا دەکرێت زیادی کردووە. والا کۆبوونەوەی دوو ڕۆژی ڕابردووی پەرلەمانی عێراقیش داوا کرابوو دەروازە نافەرمیەکانی هەرێمی کوردستان دابخرێن و تەنها دەروازە فەرمیەکان بمێننەوە کە ئەوەش بۆ کۆنتڕۆڵکردنی دەروازە سنووریەکانی هەرێمە کە بەغدا بە ڕێگایەکی گەندەڵی و بە هەدەردانی داهاتی خاڵە سنووریەکانی دادەنێت. دوای ئەوەی دەوڵەت باخچەلی سەرۆکی پارتی ڕەگەزپەرستی تورکیا ڕایگەیاند ئەمریکا هەسەدەی فرۆشتووە و چیتر لە سووریا پشتیوانی ناکات، هاوسەرۆکاتی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە لەبارەی هێرشەکانی سەرگەڕەکە کوردنشینیەکانی حەلەب و پشتیوانی تورکیا بۆ ئەو پرۆسەیە ڕایگەیاند ئامانجی هێرشەکانی سەر حەلەب لە ناوبردننی ئیدارەی خۆبەڕێوەبەری باکوور و خۆرهەڵاتی سووریایە و هەوڵێکە بۆ تێکدانی ئاگربەست. دەژڵێت تورکیا هەر لە سەرەتاوە بەشدار بوو لە هێرشکردنە سەر حەلەب و لێدوانی بەرپرسانی تورکیا و میدیاکانی نزیک لە دەسەڵاتی ئاکەپە و مەهەپا ئەمەیان بە ئاشکرا نیشاندا. بۆیە لەم دۆخەدا دەستبەرداری چەک نابین. ئەوە ئاماژەیەکی ڕوونە کەوا پرۆسەی ئاشتی لە تورکیا بەهۆی ئەو هێرشانەی سوپای سووریا و تورکیا لە حەلەب و ئێستاژ لە ناوچەکانی دیکە دەیخەنە سەر کورد ئەگەری تێکچوونی پرۆسەی ئاشتی هەیە.